بێنەرانی عزیزیان ئارتی سڵاوتان لێبێ. ئەوەی لەم هەرێمەدا ڕوودەدا تەنها پارت و حیزبە گەورە و دیارەکان دەی بەرپرسیارن، ئەو حیزبانەی کە پێیان دەوترێت حیزبی بچوو گاخۆ لەکوێی کێشە و چارەسەرەکاندان. ئەم پارتانە تەنها مانگانە بودجەی خۆیان وەردەگرن و لەگەڵ لایەنگرانیادا بەشی دەکەن و لە دوورەوە تەماشای ڕووداوەکان دەکەن، یانەوانیش هەمیشە لە قەیرانەکاندا دەنگ و کاریگەریان هەیە، بەڵام وەک پێویست ڕووناکییان نەخراوەتە سەر. لەنێو ئەو پارتانەدا بە دیاریکراوی دەپرسین حیزبی زەحمەتکێشانی کوردستان لەکوێی ڕووداوەکانی هەرێم و عێراقدایە. بەڕێزان بۆ چاوپێکەوتنی ئەم جارە میوانداری دکتۆر ئەحمەد ئەنوەر ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراقمان کردووە. دکتۆر زۆر بەخێر بێی. زۆر سپاس. دکتۆر لەو پرسیارەوە دەست پێ یەکەم، خوێندنەوەی زەحمەتکێشانی کوردستان بۆ قەیرانەکانی ئێستای عێراق چۆنە؟ زۆر سپاس بۆ بەرنامەکەتان و بۆ کەناڵی بەڕێستان. کێشە و قەیرانی عێراق پێم وایە ئەگەر زۆر بە قۆڵی بڕۆین سەیری کەین، دەوڵەتی عێراق لە دوای دامەزراندنی لە 1920 سەدەی ڕابردوو دەوڵەتێکی داتەشرا و دروستکراوە بووە. دەوڵەتێک بووە کە کۆمەڵێک نەتەوە و کۆمەڵێک مەزهەب و ئاینی زۆرا زۆر تێدا کۆکراوەتەوە تا هیچێک بۆ لەو دەوڵەتە داتەشراوانەی لە ئاکامی شەڕی جیهانی یەکەمەوە دروست بووە. قەیرانی عێراق قەیرانێکی مێژووی قوڵە ڕەبتی بە تەرکیبە و پێکاتی ئەو پێکاتانەوە هەبووە. بۆ نمونەگەلی کوردستان بە زۆر خراوەتە سەر دەوڵەتی عێراق بۆ ڕاگررتنی تەوازونەکە کەمینێکی سوننا تا پێش 2003 حکمی زۆرینەی شیعەکەی لە وڵاتە کردووە زائیدەن لایەنی کوردستان. کەواتە عێراق ئەزمەیەکی بنیادی هەیە، ئەزمەیەکی هەیە کە حەلکردنی تەنها بە گەڕانەوەیە بۆ دانی اختیار بەدەست هەموو پێکاتەکان، لەوانەش گەلی کوردستان بۆ ئەوی ئاەتوان ئازادە ناو چوارچێوە بمێنەوە. سەرجەم ئەوانتر تەفاسیل و گۆڕانکاری مەشهەدی سیاسی و کاریگەری هاوچێشە ئیقلیمی و دەولەکانە. بۆ نمونە لە دوای 2003ەوە کە هیوایەکی زۆر هەبوو دەوڵەتی تازای عێراقزانش کە دروست بکرێتەوە، دەستورێک بەڕای زۆربەی گەلانی عێراقدا بەزرێت کە تێدا هەموو پێکاتەکان بتوان بەپێی پرەنسیبی دیموکراسی تەوافق بتوان مافی خۆیان ممارەسە بکەن، حەقی خۆیان لە ئیدارەی ئەو وڵاتە، حەقی خۆیان لە هەموو کایەوتمەکانی پرۆسی سیاسی و ئیداری لە وڵاتە بڕێن پیادە بکەن. ئەوەش خۆتان دەزانین لە قۆناغێ بە قۆناغێکە باش بووە. بۆ نمونە لایەنی کوردستانی کە تەرەفێکی ئەساسی نووسینەوەی دەستور بووە لە کاتی دوای انتخاباتی جەمعی وەتەنی کە ئەرچی نووسینەوەی دەستور بوو، پێگەیەکی بەقوەتی هەبوو، بەڵام وردە ئەو پێگەیە هەست دەکەی لە کاتی گەشەکردنی زۆرینە، لە کاتی گەشەکردنی جارش کە مەیلی پاوەخوازی و تاگڕێوی لەوە ئەو ڕۆڵەش کەم بۆتەوە. باسی لایەنی کوردستان یەکەم، باسی لایەنی عەرەبی سوننا ئەکەم، باسی تورکمان و بەڕاستی پێکاتەکانی تریش ئەەکەم. لەبەرەوە عێراق ئەو کێشە ئەزەدێک کە لە کاتی دروستبوونیەوە تا ئێستا لەگەڵیەتی وڵاتێک کە هەردەم لە قەیران بۆ قەیران ئەڕوات، لەبەرەوەی ئەوانێک کە ئیدارەی وڵاتە ئەکەن هەردەم تا پێش 2003 کەمینەیە کە کەمتر لە 120 ئەو وڵاتە بوون، حکمی 180 تریان کردووە. لە دوای 2003 زۆرینەیە کە خۆی ئیدعاکەن لە سەروی 156 ویستویانە بە هەمان نەفەسی پێشوو ئیدارە بکەن و بە بیانووی زۆرینەی دانیشتوان سەرجەم کایەکانی دەوڵەت و جمگە ئەساسیەکانی حکومەتیان بۆ خۆیان احتیکار کردووە. ئەو قەیرانە هەردەم لەگەڵ دەوڵەتی عێراق هاتووە تا ئەو معادلە ئەساسیش حەل نەکرێ. بەڕای من سەرجەم حەلەکانیتر حەلی کاتین، حەلی پینە و پەڕۆن بۆ نمونە اتفاقی لە بینی کوردە سیاسیەکان ئەکرێت. ئەو اتفاقە دەکرێت تا ڕادەیەک ناکۆچیەکان خامۆش کاتەوە، بەڵام مەسەلەی ئەساسی لە عێراق ئەوەیە کە تا ئێستا کوردە سیاسیەکان ناسنە سەری ئەوەیە کە عێراق هەویەی چییە، بەرەو چێ دەڕوات و چۆن عێلاقە لە بینی پێکاتە ئەساسیەکانی تەنزیمەکرێەوە چ زەماناتێک بۆی ئەو مافی هەموو لایەک لە پیادەکردن و لە ئیدارەکردنی ئەو وڵاتە مسۆگەر بکرێت. بەڵێ لە ئێستادا قەیرانەکان توند بوونەتەوە، ماوەیە کە گوێمان لە لێدوانی توندی نێوان هەرێم و بەغدا دەبێت، بە تایبەت لێدوانەکانی مالکی و بەرزانی دژ بە یەکتری. بۆچی توندبوونەوەی قەیرانەکان دەگات بەم ئاستە؟ پێتان وایە چارەسەرەکان یاخود دەرگاکانی گفتوگۆ داخراون ئیتر قەیرانەکان ناتوانرێت لە ڕێگەی گفتوگۆوە چارەسەر بکرێ؟ ئێمە کۆمەڵک کێشەی کەڵەکەبوومان هەیەوان نزیکەی بۆ 10 ساڵ ئەچێت. کێشەی مادەی 140 ناوچەند جێناکۆکانمان هەیە کە پێشتر لە قانونی ئیدارەی دەوڵەتە مادەی 58 بوو. کێشەی دەرنەچوونی یاسایەکی نەوت و گازمان هەیە کە حەقی هەرێمی کوردستان و سەرجەم هەرێم و پارێزگاکانتر لە ئیمزاکردنی گرێبەستینەوە دووەکو لە دەستورە هاتووە تەفعیل بکات. کێشەی میزانی هێزی پێشمەرگەمانە، ئەو کێشانە بەڕاستی چەند ساڵێکە هەر حەلی کاتی بۆ ئەکرێ، هەر بە کورتی چارەسەری جەزری بۆ ناکرێت. ئەو کێشانە کە کەلەکە ئەبن بە تەواتی وای لێ دێت قەیرانەکان بتەقنەوە. هۆکارێکی گرنگیشمانە بیر نەچی ئەوەیە کە دوای دەرچوونی ئەمریکیەکان زیاتر ئەو قەیرانەکانی عێراق زیاتر کەواتە چێ بەرپرسە لە کەڵەکەبوونی قەیرانەکان؟
بتأكيد حکوومەتی اتحادی تەرەفی سەرەکی ئەوان دەسەڵاتی مەدەستە ئەوان میزانیان لەبەردەستە ئەوان تحالفی وەتانی لە دەخلی ڕابردوش ئیتلافی عراقی یەکگرتو زۆرینەی پەرلەمانی لەبەردەست بوو ئەوان زۆر بەڕاستی بە زیرەکان و بە سیاسیانە خۆیان لە جێبەجێکردنی التزاماتیان بەرامبەر کوردستان و مەسەلە دەستوریەکان دزیوەتەوە ئەو بە معنای وانە ئێمە کەم و کوڕیمانیە لە ئیدارەکردنی بەڵام مالکی لە چاپێکەوتنەکەی لەگەڵکردنی NRT لەسەر مادەی 140 وتی کە ئێمە هەموویمان تەواو کردو و ئێستا ئەوەی کەماوە لەسەر سەرۆکایەتی کۆمارە لە کاتێکدا سەرۆکی کۆمار کوردە ئەوەی کە مالکی باسیەکە بۆ خۆلی ڕابردوو ڕاست بوو لە خۆلی ڕابردوو ئەنجومنی مەجلیسی ڕیاسە هەبوو مەجلیسی ڕیاسە هەرسی ئەندامەکانی ڤیتۆیان هەبوو ئەو کات بوونی تارق هاشمی لە وەکو کەسێکی سوننا هەردەم ڕێگر بووە لەبەر ئەوەی کە پێشنیارێک بۆ گەڕانەوەی قەزا و ناحیەکان تەنها یەک فەقەرە ئەوەی کە مالکی ئەوێت زۆر واز یەک فەقەرە ڕەبتی بە سەرۆکایەتی کۆمارێک گەڕانەوەی حدودی ئیداری کەرکووک بۆ پێش ساڵی 75 کەچی لەم دەورەی ئێستا بەڕێزبام جەلال خۆتانزان پرۆژەیەکی تەقدیم کردو لە پەرلەمانە کەواتە ئەوەی مالکی وچی وتەنەیە کەلیمەت و حەقینی باسی لەوە کرد کە مەرحەلەی یەکەم تەواو بووە نەخێر تەواو نەبووە لەبەر ئەوەی چۆن تا ئێستا ئەو پارەکەمەی کە حکوومەتی عراق ساڵانە لە حدودی 100 تا 150 ملیۆن دلار تەرخانی ئەکات بە بەستیترین ئەحساس سەرژمەیلانی کەم 10 ساڵی دەوێت تا سەرجەم ئەوانەی ئێستا فایلی قەرەبووەکان حازرە بتوان ئەوەی خۆیان بکەن بتوان قەرەبووی خۆیان وەگرنەوە جگە لەوەی فایل ئەمەژی بۆش کرد کە ملیارێک دلار تەرخان کراوە بۆ ئەو مەرحەلەی یەکەمی مادەی ئەمە بەستی ئەو 5 ساڵە بۆ ساڵانە من خۆم 4 ساڵی ڕابردووە پەرلەمان ساڵانە ئەو پەڕی زۆرترین پارە کە تەرخان کرابێت بۆ ساڵێک لە 150 تا 160 ملیۆن دلار زیاتر واتە ڕاست نەبوو قسێ نەنا کۆی گشتی پارەکە ڕەنگە ئەوە بکات ئەو بەڵام ئەوەی کە ماوە باسی نەکرد نەک ملیارە ڕەنگە سەروی 2 ملیار تریشمان پێویست بۆی قەرەبووی عربی هاوردە بکەینەوە بۆی بگەڕێتەوە قەرەبووی کورد و تورکمانیش بکەین بۆی بگەڕێتەوە کەواتە هەر خودی ئەو پرۆسەیە چەندین ساڵی تر دەوێت بۆ سیاستێک کە ئێستا حکوومەتی عێراق جگەلەوەی مەسەلەی فایلی هەیئەی نزاعاتی ملکیە تا ئێستا کەمتر لە سەتادەی کێشەکانی یەکلایی کردوتەوە کە ئەوەش بە کەمترین تەقدیر لانی کەم 6 تا 7 ساڵی تری ئەوێت بۆی سەرجەم کێشەکان یەکلایی بێتەوە دوایش مەسەلە هەر ئەساسیەکە مەسەلەی سەرژمێری گشتیە کە تا ئێستا سەرژمێری گشتیش نەکراوە سەرژمێری گشتی ئەوکرێ پێش ئەوەی دوا قۆناغی مادەی 140 جێبەجێ بکرێ ئێژ مەسەلەی ڕاپرسیە واتە تا ئێستا قۆناغی یەکەمی مادەی 140 تەواو نەبوو بەتەکید و بەشێکی هەرە زۆریشی بۆ خۆدزینەوەی حکوومەتی ئیتیحادی لە بەغدا ئەگەڕێتەوە و بەشێکیش لە من پێمانە ئێمە وشوتم ڕەنگە ئێمە خۆمان کەم تەرخەمین لە متابع حقوقی خۆمان بەڵام لەبەرەوەی دەسەڵات و ئیمکانیات و زۆرینەی پەرلەمانی لای ئەوانە بەتەکید ئەوان بەشی هەرە زۆری مەسئولیت تحملەکەن لە جێبەجێ نەکردنی مادەی 140 دەرەنجامی توندبوونەوەی لێدوانەکانی مالکی و بەرزانی دژ بە یەک چۆن دەبینیت؟ من پێم وایە وەگوتم کە کەڵە کێشەکان کەلەکە بوون و کێشەکان چارەسەری بۆ نەدەزرا بە تەکید چاوەڕوان کراوە کە ئەو کێشانە وردە زیاتر تند و تیشتر ببنەوە ئەوەی کە بەڕێستەر و شێرێم لە خۆتابی نەورۆز باسی کرد دواتر یەک دو کۆپنەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان کرد زۆر مناقەشی ئەو مەسەلە کرا ئەو وەکو سەرۆکی هەڵبژێرداوی هەرێم بۆ لایەنە سیاسیەکان باسی کردی من ئەمە ئەو کێشانە بخەمە سەر ڕاگەیاندن بەردەم خەڵکی کوردستان و ڕەنگەوە بە تەکید ئەوە فشارێکیش بێ بۆ ئەوەی کە لایەنی مقابل بزانێت کە لایەنی کوردستانی هەتا سەر ناتوانێت چاوەڕێی وعدەکان بکە خۆتان دەزانێمە لە دوای اتفاقی هەولێر پێش اتفاقی هەولێر ڕێکەوتنامەیەکی 25 قۆڵی عفو 25 خاڵی لەگەڵ دەوڵەتی یاسا ئیمزا کراوە کە جێبەجێکردنی مادەی 140 لە سەقفێکە کە نزیک 2 ساڵ تێنەپەڕێ لە حکومی دەورەی دوای مالکی تێدایە لەگەڵ کۆمەڵە خاتر کاتی خۆی ڕاگەاندنەکان بڵاوکرانێتەوە بە تەکید لایەنی تریش وتم قەیرانەکە زۆر قۆڵ بوو یەکەم جار لەگەڵ عەرەبی سوننەوە بە دۆسیی تارق هاشمی دەستی پێکرد پاشان لەگەڵ ئێمەشا حکوومەتی بەغدا من پێم وایە لە قەیرانێکی گەورەدا دژی قەیرانێکی گەورە ئێستا لەم ڕۆژانە کە لە بەغدا بەرەو مەوسمی گەرما دەڕوا ساعتێک تا 2 ساعت کارەبای نیشتیمانی لە بەغدا هەیە فایلی گەندەڵی و نەمونی خزمەت گوزاری سرعی تۆندی نێوان داوە و گروپەکانی ناو تحالفی وەتەنی وای کردو بەڕاستی مالکی زیرەکانە جارشکە قەزیەی بە کورتی قەزیەی وروژاندنی هەستی شۆڤینی لای زۆرینەی شەقامی خۆیان کاتە قاوناق ئێستا دوور نییە مالکی ئیش بۆ ئەوە کات ئەگەر لایەنەکانتر لەگەڵی ئەوە هاوکۆک بن ئینتیخاباتش پێش وەخت بکات چکە پێی وایە ئەو وتارە توندانەی کە دژ بە لایەنی کوردستانی دەیدا کورد دەیدات سوودی لێوەرەگە پێشتری خۆش دەزانین سونەکان کەسێکی وەکو ئوسامە نەجەفی کە ئێستا سەرۆشی پەرلەمان زۆرترین دەنجێنا لەبەر زۆرترین قسەی لەسەر لایەنی کوردستانی دەکرد پێم وایە ئەوە زانی بەچی مەوزوعات زانی بەچیش ئەوەیە
ئەوان بەسەراحەت حزبی داوە باگراوەندی سیاسی و فکرێکەشی بخێنەوە خۆیان قەناعەتیان بە عێراقێکی مرکزی بەقوت هەیە خۆیان پێیان وایە دەتوانن لە ڕێگەی کەسێکی بەقوت عێراق کۆنتترۆل بکەن و داهاتێکی زۆری نەوتیان بەدەستە خۆتان دەزان ڕۆژانە سعینەوە لە بازاڕایان جیهان بەرز دەبێتەوە و قەناعەتیشیان بە مەسەلەی فیدرالی نییە کاتی خۆشی ئەوان کە لە نووسینەوەی دەستورا بەشدار بوون بەڕاستی مقتەنع نەبوون بەڵام ئەوان ئەو کات گروپی سەرەکی نەبوو ناو تحالفی لەناو ئیتلافی عراقی بەڵکو برایانی مەسی ئاعلا کە ئەوان پرۆژەی فیدرالی هی ئەوان بوو. بەڵێ کەواتە سیاسەتی تەندروستی کورد بەرامبەر بە بەغدا دەبێت چۆن بێت؟ من پێم وایە کورد هەموو هەڵە و کەم کوڕی زۆر گەورەی هەبووە زۆر فڕستی گەورەمانە دەستدا لە ڕابردوو بۆ نمونە لە قانونی ئیداری دەوڵەتە ئێمە پێداگری تاوامان کردای لەسەر جێڕانەوەی کەرکوو ناوچەکان پێم وایە بۆمان دەچوەسەر نەمان کرد و لە پرۆسی دروستکردنەوەی عێراقیمان زۆر زەمانات دەمانتوانی کاتێککە چوی ناو تحالف لەگەڵ ئەمریکا بەڕاستی زۆر زەماناتی نووسراومان وەربگرتا بای باشتر بوو کە ڕاستە تا ئێستا لە دوا سەردانی سەرۆکی هەرێمیش بۆ بەغدا زمانێک کێ لەلایەن ئەمریکیەکانەوە بۆ معنی وعدێک کێ بۆ پاراستنی هەرێمی کوردستان بەڵام ئەوە جیاوازە لەگەڵ شتی نووسراو ئەوە خۆتان دەزان ئەوڕۆ بەرژەوەندی لە سیاسەتە هەموو شتێکە و لە نووسینەوەی دەستوریش ئامەجارشکە دەمانتوانی کۆمەڵی خاڵ ینی بە عەلاقەل مادەی 140 کۆمەڵک مادەی تروانە نووسینەوە وان نووسرایەوە و ئیدارەی فایلەکە بەڕاستی هەردەم لە دەستی هەیەکی پسپۆڕ و کۆمەڵە خەڵکی بە کورتی بەتوانە بێت کە زۆر زیرەکانە بتوانێت ئیداری ئەو فایلە بکات ئەوە لەسەر ڕابردوو لە ئێستا پێم وایە ئەبێ ئەو فایلە تەسلیم بە هەیەتێکی نیشتیمانی سەر تاسەری بکرێەوە ئێتا سوود لە خبرەی پەرلەمانتاران و وەزیرانی کۆنی بەغدا هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی هەڵوێستی سیاسیان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بن لەو مەسەلەیە و لەگەڵ ئەوە پشتبەستون بە زۆر پسپۆڕانی بواری جیاجیا ئەم فایلە تەسلیم بەوان بکرێت مشکلێنی ئەو دەستگایە سەر بە هەرێمی سەرۆکاتی دەبێت سەر بە پەرلەمان دەبێت لەمەوە دوای بێ زیرەکانە ترسیا بکەین چووکە تێپەڕبوونی کات لە قازانجی ئێمە نییە. بەڵێ دکتۆر پێت وایە لە نێوان تووڕەبوونەکانی ئێستای بەرزانی و بێدەنگی تاالبانی و بێدەنگی لایەنەکانی دیکەی ئۆپۆسیۆن بە تایبەتی لە بەرامبەر بەغدادا پێت وایە سیاسەتێکی کۆدەنگی کوردی هەبێت بەرامبەر بە بەغدا؟ ئەوە شێکە لە خاڵە لاوازەکانی ئێمە کە ئەو ئەزمایە هەیە دیارە دوو تا سێ کۆبنەوەی سەرۆکی هەرێم لەگەڵ لایەنە سیاسیەکان کراوە کە سەرجەم لایەنە سیاسیەکان جگە لە برادرانی گۆڕان ئامادەی نەبوون کۆدنێکی باش هەبووە بەڵام ئەو کەواتە بەڕاشکاوانە چێ بەرپرسیارە لەم نەبوونی کۆدەنگیە؟ من پێت ئەڵێم ئەو فایلە ئەبێ لە دەست هەیەتێکی فراوان بێ ئەو هەیەتە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانی تێدا بێ شارەزا و پسپۆری زۆری تێدا بێ و داڕێژەری ئەو سیاسەتە بێ ئەو سیاسەتە دوای ئەوە بەڕێز سەرۆکی هەرێم تعبیری لێ دەکا بەڕێز سەرۆکی حکوومەت تعبیری دەکا ئەوە مشکلەمان لەس ئەوە نییە سلسلەی دەسەڵاتی تەنفیزی لە کوردست لە هەرێما چۆنە کەواتە ئەو هەیەتە پێویستە و ئێستا هەموو لایەکانیش داواکەن ئەبێت تۆ میکانیزمێکت بۆ حەڵکردنی ئەو کێشانە بێ میکانیزمێکت ئەوەلەم بۆ عرضکردنی خۆت هەبێت بۆ مچەنەزەری خۆت سیاسەتێکی ڕسمی هەبێت سیاسەتێکی دوور و درێژیان وەسادیان مامناوەندی هەبێ و ئیدارەی فایلی بەغدا بکات علاقاتی لەگەڵ سەرجەم کورتە سیاسەکانی بەغدایی هەر ئەوەی کە نوێنەتی هەرێمی کوردستان دەکەن لەگەڵ وەزیرەکانە بە کوردی خۆ دەزانێت فترەیە کۆمەڵک کۆبنەوەی وەزیر و پەرلەمانتارەکان کرا هەموو گلەیان لەوە بوو کە تەنسیقێکی بەقوت نییە وەکو لاقەیەکی لاواسی لە بینی ئەو مەسەلانە ئەو فایلەکی گرنگە ئەبێ بە جوهدێکی نیشتیمانی هەمەلایەنە یەک بخرێتەوە بەرنامەی ڕوون و ئاشکرای بۆ دابدرێت و هەیەتێکی شەبێ بۆ متابعەکردنی بڕیارەکانی. بەڵێ دکتۆر دێمەوە سەر حیزبی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵ هەبوونی ئەم قەیرانانەدا لە عێراق حیزبی زەحمەتکێشانی کوردستان لەکوێی ئەمڕۆدا و قەیرانانی عێراقدایە؟ بەڵێ پرسیارێکی گرنگە خۆتان زان ئێمەوە زۆر لایەن تریش بە حکمی نەبوونی کەناڵی ڕاگەیانی سەر تاسەری بە قۆت ڕەنگە زۆر جار و باشترین وچەنەزەر و هەرویش تەڕحکەین بەڵام لایەن خەڵکی کوردستانیان لایەن مەگەر تەنها لە چوارچێوەی ئەو کۆبنەوەتانەی کە ئێمە وەکو حیزب لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمیان لە لیقاتی دووقۆڵیمان لەگەڵ لایەنە سیاسیەکان دەخینە ڕوو من پێمان وایە ئەزمەی عێراق ئەزمەیەکی قوڵە ئەزمەیەکی بنیادیە و ڕەنگە ڕێگەی کۆتایی بۆ نەجاتبوونمان لەو مەسەلە بەڕاستی ممارەسەکردنی خەڵکی کوردستانە بۆ مافی بڕیاردانی چارنووس ڕاستە ئەوەی ئامادەکاری زۆری ئەوێت موافقاتی زۆر دووەلی منتیقە و بە کورتی حملە دیبلۆماسی بۆ بەرامبەر UN و وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی ئاسایش ئێمە بێ استراتیژیەکمان بەرەبەرەوە هەبێت لە مقابلیشدان پێم وایە ئەو هەیەتی باسم کرد لەسەر لەمەوە دو پرسی بەغدا پرسێکی نیشتیمانی بێت دوور بێت لە مەسایلی حیزبی و ئەو پرسانە بەڕاستی بە بەرچاوڕوونێکی باشەوە بکرێت کورد ناتوانێت شەڕی بە دیموکراسی بوونی عێراق بکات ئەمە پێمان وایە ئەگەر جاران تەنها حکومەتێک لە حیزبێک لە بەغدا حکمیە کرد تەنها باگراوەندی شۆڤینی هەو بەرامبەر ئێمە
ئەو لایەنە ئێستا هەمویان باگراوەندی شۆڤینی و مەسەبیشیان هەیە لەبەرەوە پرسی بە دیموکراسیکردنی عێراق بمشکلی ئێمە نیە ئەمە حیزبی زەحمەتکێشان پێمان وایە ئێمە لە هەموو فرسە سیاسیەکان سوود وەربگرین بۆ تعزیزی مەواقعی خۆمان بەڵام پێمان وابێت چاومان لەوە بێ 50 ساڵی تر بمێنەوە تا دەوڵەتی عێراق خۆی لایەنە سیاسیەکانی بە دیموکراسیانە پێم وایە ئەوە ئێمە لەوە هەمدا دەژین ئێمە بێ استراتیژی نەتەوەی وازەحمان هەبێ بۆ ئەوەی بتوانین گەلی کوردستان بگەین بە چارەنووسێکی بە مافی بڕیاردانی چارەنووسی کە خۆی لە سربەخۆی و دەوڵەتێکی سربەخۆی خۆی دەبینێتەوە. بەڵێ زەحمەتکێشانی کوردستان لە قەیرانەکاندا دوورە پەرێز دەوەستن یاخود دەوترێت لە پەراوێزدان هەندێک جارم قسەیە دەوترێت ئێوە لە قەیرانەکاندا دوورە پەرێز دەوەستن؟ نەخێر خۆ دەزانی ئێمە لە ئێمە و حزبی سۆشیالیست و حزبی شوی کۆمەک لایەن کە لەگەڵ لیستی هاوپەیمانی لە دوای انتخاباتی پەرلەمانی عێراق بەشداریمان کرد بە کۆی ئەو لایەنە نزیکەی زیاتر لە 50 تا 60 هزار دەنجیان بۆ لیستی هاوپەیمانی کۆ کردەوە بەڵام بە پێوی سیستەمی نیمچە کراوەکە بەڕاستی ئێمە نەمانتوانێت بینە خاوەنی کورسی لە لیستی هاوپەیمانی کوردستان ڕێگاوە زانی بێک تۆ گەر نوێنەرت نەبێت لە بەغدا پەرلەمانتاری سەربێگە ممکنێت تۆ حضورت کەمتر بێ بەڵام ئێمە لە سەرجەم کۆبوونەوەکان و لەو ڕاگەیاندە متەواضعی کە خۆشمانەمانە ڕێی خۆمان بە واضحی لەسەر کێشەکان بووە واتە گەر لە پەراوێزدا بن لەو ئەساسەوە یان بەڕاشکاوانە بڵین لە پێگەی جەماوەریدا ئێوە لە ئێستا دەلاوازن ئەمە زانی بکە حضور ڕەبتی بە پێگەی جەماوەریەیە بەڵام دۆ حضوری سیاسی لە کۆڕ و کۆبنەوەکان هەیە بە واضحی ڕێیەکانی خۆت تەرحەکەی ڕێیە نیشتیمانی نوتەوەکان خۆت واضح کەواتە وەکو پێویست ئێوە ڕووناکیتان نەخراوەتە سەر بێزە بەڕێگە دەنگمان وەکو پێویست نەگەیشت بێ ئەژنە ئێمە هەردەم خاوەنی تەرحی خۆمان تەرحی نیشتیمان پەروەران تەرحی دڵسۆزانە بۆ کێشە نیشتیمانیەکانت ئەوە بووین و بەشی زۆری ئەو ڕایانە ئێمەش لە سەرجەم کۆبنەوەکانە بەڕاستی قبولیە بۆ بەشێکی زۆر جار لە بەیانی کۆتایی و کۆبنەوەش جێی کراوەتەوە بەڵام زۆر جارە وترێت حضوری ئێوە لە مەسەلە سیاسەکاندا زیاتر بۆ مجاملەیەکی سیاسی بووە نازانم مجاملە سیاسی تۆ کۆمەڵگە حزابی سیاسی لە کوردستان باگراوندێکی مێژویە گروپی زەحمەتکێشان و کۆمەڵە لایەن تر کە ئەحزابن لە مەجرای خەبات و تێکۆشانی بزوتنەوە ڕزگاری خوازیگەری کوردستان دژ بە ڕژێمی پێشوو دروست بوون و خەباتیان کردو و تێکۆشانیان کردووە دوای ئەوە پێگەی جەماوەریان چی بەسەر هاتووە چی لێ دێت چۆن دەبێت ئەو ڕەنگە هەندێکی مۆزوعی ڕەبتی بە واقعی مۆزوعی کوردستان وەیە هەندێکی ڕەبتی بە خودی حزب وەزعی داخلی حزبەکان وەیە من پێم وایە سوود وەرگرتنی لایەنە سیاسیەکە بەعکس یەک خاڵە باشە ئیزابیەکانی ئەو کۆبنانەوەی هەموو لایەک دەتوانێت ڕێی خۆی تەرحکات و پرەنسیبی ئەوەی کە هەموو لایەنێکی سیاسی بتوانێت ڕێی خۆی بگەێنێت بەجیا لەوەی ئاوێنەری لە پەرلەمان هەیە نە پێم وایە خاڵێکی باش و ئیجابی بووە بۆ پرۆسی سیاسی و لەو قەیرانانەش و پێشتری ژێمە لەو کۆبنەوەانە ڕێی زۆر باش و ئیجابی و نیشتیمان پەروەرەمان تەرح کردووە کە بەڕاستی جێگەی قبولی هەموو لایەنە سیاسیەکان بووە بەڵێ لە تەورێکی زرا دەمێ بێمە سەر باسی ناوخۆی هەرێم لەم دوایدا باسوخواسی دروستبوونی دەوڵەتی کوردی لە ئارادا بوو حیزبی زەحمەتکێشانی کوردستان لەسەر دروستبوونی دەوڵەتی کوردی ڕای چییە؟ حزبی زەحمەتکێشانی کوردستان لە دوایین کۆنگرەی خۆی کە ساڵی پارلەمان جەحەوت بەسترا دروشمی سەرەکی بەرەو بڕیاردانی مافی چارەنووس لە ڕێگەی ڕیفرەندامی بەرز کردەوە یعنی لە ڕێگەی ڕاپرسیەوە پێمان وایە تر کاتی ئەوە هاتووە لە گەلی کوردستان بە واضحی سەرکردە سیاسەکانی بە واضحی ئیش بۆ مەسلەی ڕاپرسی بکەن دیارە ئەمیشە ڕەنگە بە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ نەکرێ بەڵام پێویستی بە هەڵبەتێکی دیپلۆماسی گەورە هەیە پێویستی بە یەک ڕێزی ناوخۆ هەیە پێویستی بە دروستکردنی کایەکانی دەوڵەت هەیە لە ڕووی ئابووری لە ڕووی موسساتی پێم وایە تر کاتی ئەوە هاتووە گەلی کوردستان و بە ڕەچاوکردنی ئەو گۆڕانکاریانەی دوای ئەوەی کە پێوترێ بەهاری عەرەبی لە مەنتیقەکە هەندێکی ڕوویدا و هەندێکی لە ڕێگای ڕووبدات ئەوە بەرنامە ئەمە پێمان وایە پرسی دەوڵەتی کوردی دەبێت پرسێکی دەرەجەیەک و ئەساسی و استراتیزی بێ لە سەرجەم لایەنە سیاسەکانی کوردستان کات و تەوقیت مهم نییە کەی تۆ حازرە بیت کەی هاوچێشە ئیقلیمی و نێودەوڵەتێکە بە قازاندن تۆ دەبێت ئەو مەسەلەیەک نییە بەڵام ئەوەیە تۆ بێ بە استراتیزێکی زۆر ڕوون و واضح ئەو بودجەی میزانی ساڵانەی کە لە بەردەستایە لە قازانجی ئەو ئامانجا بە باشکردنی ژیانی خەڵک بە نێشتنی گەندەڵی بە چاکزازیی جددی کە هەستی نیشتیمان پەروەربوون لای خەڵک بە خۆت دەکات ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان کار بە ئەو مەسەلێ بکەن. بەڵێ دکتۆر بەرزانی پرسی دروستبوونی دەوڵەتی سربەخۆی کوردی دەوروژێنێت تاالبانی لە بەرامبەردا بە جۆرێک لە جۆرەکان بێدەنگە و پێشتریش بە خەونی شاعرانە ناویبرد بەڕاشکاوانە پێم بڵێ حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە کامیان و نزیکە؟ حیزبی زەحمەتکێشانی کوردستان واضحە ئەو لەگەڵ پرسی دەوڵەتی نەتەوەیە پێی وایە ئەو دەوڵەتە ئامادەکاری ئەوێت تەحزیراتی ئەوێت ئەوە خاڵێکە ئیتر هەر لایەنێکی سیاسی لە کوردستان
دەست پێشخەری بۆ ئەو بکە هەڵبە بە تەکیت حزبی زەحمەت شانی کوردستان دامی دەکا بە ڕێز تاڵەبانی بێ بە ڕێز بارزانی بێ لانە ئیسلامیەکان بن لە گۆڕان بێ هەمومان بەیەکەوە بین منانە بەعکسەوە پەیمانە بە ڕێستەرۆ شێرم ئێستا باسی لەوە کردبێ ئەمە سبێت دەوڵەت ڕادەگەین توانیوانە هێزەکان توانیوانە لە ئێستادا زەمینەسازی بکەن بۆ دروستبوونی یاخود ڕاگەاندنی دەوڵەتی کوردی نەخێر من پێم وتی بتم زەمینەسازی کۆمەڵک شتە خاڵی ناوخۆت هەیە پای ئابووری و ئیداری و بەڕاستی سیاسیەکانی خۆت دەبێت بە قوت بکەیت پرسی ناوچە جێگە ناکۆکان لەگەڵ حکوومەتی اتحادی یەکلای بکەیتەوە لەسەر ئاستی ئەقلیم و دەوری تۆ کاری دیبلۆماسی هەمەلایەن بکەیت خۆت دەزانی ئەوەش لە ڕێگەی دابینکردن و دروستکردنی بەرژەوەندی هابەش ئەبێت ئەوە نقطەیەشی ئەساسیە بەڵام زۆر جار ئەگەر من پێت دەڵێم ئەگەر هۆکاری دەرەچی بە کورتی مساعد بێ ڕەنگە تۆ لەس ئەوانەش نەوەستی یعنی ئێستا بە سەراحەت بڵێن سبەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایان دوو ئەندامی هەمیشەیی لە ئەنجومەنی ئاسایش پشتگیری ئەو مەسەلەیە بکەن دۆ دەکرێت ئەو مەسەلانی باسیشم کرد دوایی بێت بەڵام تۆ بەبێ زەمانکردنی دامێکی دەولی بەخوات یان تەواوکردنی چاکساز بەرنامە سازەکانی ناوخۆتەوە بە تەکید ناتوانانی یەکسەر بڕیار بەسەر ئەوە بدەیت چونکە لانی کەم تۆ ئەو مەسەلەیە بێ لە ڕێگەی ڕیفراندۆمی بێ ئەو ڕیفراندۆم بێ بەسەر پەرشتی و ئێنابێت بەڵێ چۆن دەڕوانە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەگشتی و خوێندنەوەی ئێوە چییە بۆ پرۆسی سیاسی و پێم بڵێیت ئێوە زیاتر لە لایەنەکانی فەرمانڕەوا نزیکترن یاخود لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زۆر سپاس وڵا ئەوە خاڵێکی زۆر گرنگە کەم پێم خۆشە مەجددی لەسەری بستین حزبی زەحمەت شانی کوردستان لە هەندێک لە کابینەکان بەشداری کردو لە هەندێک کابینەشدا بەشداری نەکردووە چەو کاتانەی بەشدار بۆ لە کابینە چەو کاتانەش بەشدار نەبووە بەڕاستی یەک سیاسەتی نیشتیمانی نەتەوەی ڕوون و وازەحی هەبوو ئەوەیە هەرێمی کوردستان بە دەستکەوت بۆ گەری کوردستان دەزانێ پێدانی پرۆسی دیموکراسی لە کوردستان حکمی مؤسسات کەمکردنەوەی دەسەڵات و تێوەردانی حزبی لە سیاست و لە جانبی کۆمەڵایەتەکەش حزبی زەحمەت شانی کوردستان وەکو حزبێکی چەپ و دیموکراس باوەڕی پێوەیە کە بێ دەستوری هەرێمی کوردستان کایەکانی حکم لە کوردستان لەسەر بنەمای دیموکراسی و ئەلمانیەت دابمەزرێ و زەحمەت کێشان بە داکۆچی کرد لە کرێکاران و زەحمەت کێشان و بەڕاستی حقوقی ئافرەتان ناسراوەتەوە دەربارەی ئێمە لە کامیان نزیکین پێم وایە ئێمە ئەو ڕەیانەی کە ئێستا بەشێک زار معارەزەتێکە ئێمە لە سەرەتای نەوەتەکان و هەتا ئەو مزەکەرەی کاتی خۆی سوالانەکەش تەقدیمان کرد وازح بووە ڕێی خۆمان داوە ئێمە سەرجەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان علاقاتی باشمان لەگەڵیان هەیە بە لایەنەکانی دەسەڵاتی متمن ئەوەی ئیشی باش ئەکەن پێتان ئەڵێن دەستان خۆش بێ کەم و کوڕی هەبێ ڕەخنە ئەگرین ئەوە سیاسەتی ئێمە بووە کە بەشدار بووین لە حکوومەت کە بەشداریش دین ئێستا بەڵێ دکتۆر چەند کاتێکی زۆر کەم ماوە بە کورتی وەڵام بیتوانێت دینە سەر کێشە ناوخۆیەکانی حزبی زەحمەت کێشانی کوردستان لە دوایین چاوپێکەوتنی قادر عەزیز سکرتێری حزبی ئایندەدا هێرشێکی زۆری کردە سەر ئێوە و ئێوەی بە پاشکۆی دەسەڵات ناوبرد و باسی کرد کە ئێوە دەستێکی دەسەڵاتن وەڵامی ئێوە چییە؟ وڵا خۆ دەزانم کێشە زۆری بەسرا تێپەڕیوە زیاتر لە 3 ساڵە مەقەت حەز ناکەین بەزەو بە ڕێزە خۆ دەزانین لە زۆر مناسبات و بدون مناسبە خودی ئەو بەرنامەیە ڕەبتی بە مێژووی حزبی سۆشیالیست و شۆڕژەوە بوو کەسی بەشێک بۆ لەو بەرنامەی بۆ سەر ئێمە تەرخان کرد من پرسیارەکەم ئەگەر سەرجەم سەرکردایەتی حزبی زەحمەت کێشان هەڵبژێردرایی کۆنگرەی 5 سەر بە پارتی بەچێتی بن ئەوە دیارە تاوانی ئەساسی دەکێتە ئەسوی ئەو بەڕێزە ئەو کاتە ئەو بەڕێزە خۆی سکرتێری گشتی بوو چۆن سکرتێری گشتی حزبێکە کە سەرجەم سەرکردایەتی هەڵبژێردرایی کۆنگرەی 5 لەژێر فەرمان لەژێر تەوزیهاتی ئەو دوولایانە بگونجێنەوە ئەوە بەداخەوە تۆمەتێکی زۆر سواوە زۆر کاڵە زۆر کاتی بەسەرات چووە ئەو شاردنەوەی بەڕاستی فەشەری سیاسی ئەو بەڕێزەیە لە ئیدارەکردنی قەیرانەکان ناو حزبی زەحمەت شانی کوردستان بەڵام لە ئێستادا قسەیەکی لەسەر یەکگرتنەوەی حزبی ئایندە و حزبی زەحمەت کێشاندا ئەمان وەکو وتم ئێستا ئەوان گروپێک لە حزبێکی حزبی دایەک جیاو بنەوە گروپێک تریان پێکێناوە ئەمە ئامادەی هەموو علاقاتشی ئاسایی لەگەڵ ئەو بەڕێزانە بۆ مەرجەی جاری یەکەم جار ئەو بەڕێزە حملاتی ئەلامی لەسەر حزبی زەحمەت شانی کوردستان ڕابگرێت بۆ ئەوان گروپێکی سیاسین و لە ڕابردووشە لەگەڵ زۆر بیانە ئێمە ئیشمان کردە بۆ علاقاتشی ئاساییمان نەبێ یەکگرتنەوە دیارە یەکەم جار هەنگاوی یەکەمەوە بێت علاقاتشی ئاساییت هەبێت لەگەڵیانە بەڕاشکاوانە دەتوانین پێم بڵێ پێگەی قادر عەزیز لاو کێشە سیاسەکانی کوردستاندا چۆنە؟ ئەو زۆر دەبێت لە خۆی پرسی چکە و حزبێکی تر ئێستا داوای لێبوردن نەکەم بەڵام ئەوەی کە ڕەبتی بە ئێمە زۆر باشە دکتۆر قسەیەکی تر هەیە لەسەرەوەی کە ئێوە لەگەڵ حزبی سوسیالیستی دیموکراتی کوردستان و حزبی شوعی بەنیازی پێکێنانی بەرەیەکن بەڵێ لیژنەیەکی کاری هاوبەشمان هەیە بسەلایەنە ئەو لیژنەی کاری هاوبەشە قسە ئیژەست ئەو مەواقفانەکە کە ئەمە ڕێی هاوبەشمان تێدا لە چەندین قەیرانەمە هاوبیانی هاوبەشمان دەرکردوکە و ئەزمی لەگەڵ بەغدا هەیە هیواداری ئەو بتوانین ئەو لیژنەیە کاری هاوبەشە پەرە پێ بدەین لەو چەند ڕۆژی ڕابردووە کۆبنەوەتی تر بووە لەگەڵ هەردوو لایەنی حزبی سوسیالیست و حزبی شوعی بەرە ئەوڕین هەنگاو بە هەنگاو کە بتوانین لەو هەنگاوان لەو خاڵانەی کە هاوبەشین تێدا تا ئێستا تەرحی بەرێ نەکراوە بەڵام هەر سێ لا پێیان خۆشە
خۆشە کە ئەو لیژنەی کاری هاوبەشە ئیدامەی پێ بگرێت و بە پێی پێشبرچوونی ڕووداوەکان لە هەرێمی کوردستاندا مواقفەکان زیاتر بکرێت و دەکرێت لە ڕووی ئیتارێکی تەنزیمی باشتریشی بۆ بدۆزرێتەوە. بەڵێ دکتۆر بەڕاشکاوانە پێم بڵێ میزانی حیزبەکەتان چەندە مانگانە لە حکوومەتی هەرێمی کوردستان؟ 280 میلیۆن دینار. بەڵێ حاکم ئەحمەد ببوورە کاک مام ئەبێ دووبارێکێنەوە وتت ئەوە بچی بپرسم ئەوە لی تێگام تێشیە ئەمەی تیانە بوو نەباید جواب بدەمەوە بەڵام بۆ بزان ماساییە بۆ زۆریش ئەو کۆتاییە بەس ئالەجان نەنە سوپاس بۆ دکتۆر ئەحمەدەکە ئەواڵێم ئێستا پێم بڵێ کە تۆ حازر بووی پێم بڵێ باش ئێستا بن ئەوەت پێڵم بە کورتی شتێکە بێت خۆدەوەی کە بتەوێ باسی بکەی باش بەڵێ دکتۆر ئەگەر شتێکە بێت بیرمان چوو بێ و باسمان نەکرد بێ لە ماوەی 1 دقەدا زۆر سپاستانەکەم بۆ بەردەرفەتە پێم خۆشە ناوە ئێوە کەناڵەشی سەربەخۆ بەڕاستی ڕای لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان وەربگرن هەرێمی کوردستان هەر بریتینیە لەو دوو قوتبەی کە زۆر لە ڕاگەاندنەکان لایەنی سیاسی تریش هەن کە هەم لە ڕابردوودا لە خەبات و تێکۆشام لە ئێستاشدا خاوەنی بچە نەزدی سەربەخۆی خۆیانن و ئەو دوانیە لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بڕۆ ناکەم دنیا بریتین لە دوو ڕەنگ ڕەش و سپی بەکەر ژیان کۆمەڵێک ڕەنجی جیاوازی تێدا بەتەکید کوردستان بەو جیاوازیە و بەبوون تعددیەوە حزابی حزبی وەکو زەحمەشە حزابی تر حزابی ڕەسەنن لە پرۆسی خەبات و سیاسی کوردستانە هاتوونەتە مەیدان و پێشم وایە ئەگەر ئەدای ذاتی خۆیان چاک بکەن توان لە داهاتوە ڕۆڵی جدی لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە بجێڕن. بەڵێ دکتۆر ئەحمەد ئەنوەر ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس. بینەرانی عزیزی NRT تا چاوپێکەوتنێکی دیکە شاد و ئاسوودە بن.